بەردەوامی قەیرانی دارایی و بێباکی حکوومەتی هەرێم لە ئاست ژیانیان کورتە باڵایانی هەرێمی کوردستانی خستووەتە خراپترین دۆخەوە. هەژاری و نەداری ئەو توێژە وای کردووە لەم ساڵدا 83 خێزانی کورتە باڵاکان لەبەر یەک هەڵبوەشێتەوە و لێک جیا ببنەوە. لە یادی دامەزراندنی کۆمەڵەکەیاندا کورتە باڵایانی کوردستان داوای هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە و ئاسانکاری لە بواری خوێندن و دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان دەکەن. زۆر خراپتر زۆربەی کورتەباڵەکان زەواجیان کردووە زەواجەکان هەڵوەشارێتەوە لەم کاتەدا ئیتر ئەوش عباڵێکێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە لە هەوڵدانە ئینشەڵڵا. هیچ ئامارێکتان لایە لەسەر هەڵوەشانەوەی خێزانەکان زیاد لە 80 کورتەباڵە جیابووەتەوە. بە زووترین کات پاشەکەوتی موچەکانمان بۆ بگەڕێنەوە. بەڕاستی کورتەباڵەکان لە دۆخێکی نەهەموارن لە دۆخێکی ناخۆشن. بەڕاستی نەخۆشەکانمان توانای هیچ پارەیان پێنێ بۆ دابینکردن نەخۆشەکان لێرەوە داوا ئەکەین بە زووترین کات کێشەی کورتەباڵەکانمان بۆ جێبەجێ بکەن. وەڵام لە خوێندنگاکانمان گرفتمان زۆر دەناڵێت ئێستا تەلەبەکانمان ناتوانن زۆربەی مەکتەبەکان هەرچی تەلەبەی کورتەباڵەکانمانە لە قاتی 2 یان لە قاتی 3 ئەخوێنن داواکەین بیان نەخوارەوە ڕەحلێ و سەبورەی بۆ دابین بکەن. هاوکات بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش ئاماژە بۆ داڕوخانی گوزەرانی خاوەن پێداویستیە تایبەتیەکان دەکات و پێی وایە نابێت حکوومەت موچەی کورتە باڵا و خاوەن پێداویستیە تایبەتیەکان دوا بخات و پاشەکەوتی بکات. ئێمە پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت هەیە لەگەڵ خێزانەکانیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانیان هەیە ئاگاداری ئێش و ژان و معانەتەکانیان بەتایبەت لەم بارودۆخە داراییە و لەم قەیرانەوە کەمبوونەوە و دواکەوتنی موچەکانیان لەو ڕوانگەیەوە ئێمە پێمان وایە نابێ موچەی خاوەن پێداویستی تایبەت دوا بکەوێت کەم بکرێتەوە. خۆی ئەوەی کێشەی گەورەی خاوەن پێداویستی تایبەتە بەتایبەت کوردەی باڵا کە ئێستا ئەمانیش باسییان کرد ژیانیانە بەداخەوە ژیانیشیان بە پارە چاکە بێت. پارەش ئێمە زیاد لە جارێ جەختمان کردوێتەوە داوامان کردووە بە زیاد لە ڕێگەیەک داوامان کردووە تا ئێستا وەڵامێکمان دەست نەکەوتووە کە گۆڕانکاری بێ لە ژیانی ئەوانە. کۆمەڵەی کورتە باڵایانی کوردستان ماوەی 23 ساڵە دامەزراوە و کار بۆ بەدەستێنانی مافەکانی کورتە باڵایان دەکات. سەرڕایبوونی چەندان دەستە و کۆمەڵەی دیکەی داکۆکی کار لە مافی خاوەن پێداویستیە تایبەتیەکان بەڵام کێشە داراییەکانی ئەم توێژە لە زیادبووندایە بەهۆی قەیرانی دارایی و بێکاریشەوە لە حکوومەت بێهیوا بوون و چاوەڕێی دەستی خێرخوازانن تا پێداویستی ڕۆژانەیان بۆ دابین بکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.